پەرەسەندنی شۆڕژ لە ڕێگای پەیوەستبوونی چینی کرێکارەوە. مانگرتن، ناڕەزایەتی و کۆبوونەوە کرێکاریەکان لە 2 هەفتەی ڕابردوودا پەرەسەندنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. ئەو ئاکسیۆنانە سەرەڕای کەشێکی ئەمنیەتی تۆند زیاتر لە ناوچە پیشەسازیەکاندا ڕوویانداوە. لە 3 تا 15 مانگی بەفرامبار کرێکارانی ڕەسمی، ئەرکانی سالس و پرۆژەی نەوتی لە ناوچەکانی وەک ئاسەلوویە، ئەهواز، عێراق و ئابادان بۆ دەستەبەرکردنی داخوازیەکانیان مانگرتن و کۆبوونەوەیان بەڕێوە برد. یەکێک لە داخوازیە بنەڕەتیەکانیان ئیجرای مادەی 10 یاسای ئەرک و اختیاراتی وەزارەتی نەوت پەسەندکراوی ساڵی 1391 بووە لە مەجلس. نەفتگەران خوازیاری ئەوەن کە ئەم مادەیە بە خێرایی و لە تاریخی پەسەندکرانیەوە ئیجرا و مەزایای دیاریکراویش تێدا پەرداخت بکرێت. باقی داخوازیەکانی ئەو کرێکارانە بریتین لە لابردنی ماڵیاتی زیادکراو لەسەر حەقدەستەکان، زیادبوونی حەقدەست و لابردنی ئاستی دیاریکراوی حەقدەستەکان، درانی بە خێرایی، پاداشتی کۆتایی کاری خانەنشینان، باتڵکردنەوەی ناسنامەی سندوقی نەوت و باشتربوونی خزمەتگوزاری ڕفاهی و دەرمانی. لەم چوارچێوەیەدا شۆرای هەواهەنگی کارمەندانی ڕەسمی نەوت لە بەیاننامەیەکدا کە تێدا بانگەواز بۆ مانگرتن و کۆبوونەوە لە ڕۆژی 10 مانگی بەفرانباریان کردو ڕوو بە بەرپرسانی مەربوتە لە وەزارەتی نەوت، واتە ئەو کەسانەی کە کرێکاران و داخوازیەکانیان لە بەرچاو ناگرن، نووسیویانە یان زۆر نەفامن و لە هێزی هاوپشتی کارمەندانی پیشەسازی نەوت و گاز و پێترۆشیمی حاڵی نین و یان ئەوەندە خۆپەرست و خودخواهن کە ناتانەوەی هاوارەکانی ئامادەی ڕاپەڕین بویستن. ئاگادار بن کە کاتی ڕووخانی کۆشکی ستەمگەریتان نزیک بووتەوە. کایە بە کلکی شێر مەکەن، بزانن کە ئەم شێرە عەزمی بۆ تێکشکاندنی ئێسقانەکانتان جەزم کردووە. خەباتی ئەم بەشە لە نەفتگەران لەلایەن کرێکارانی سالس پرۆژەیشەوە بە تەواوی پشتیوانی لێکراوە. بەشێک لەم بەرهەمهێنەرانە خۆیان بە دەستدانە مانگرتن و کۆبوونەوەی ناڕەزایەتی، خوازیاری زیادبوونی حەقدەست، دابینبوونی ئەمنیەتی پیشەیی لە ڕێگای بەستنی قەراردادی ڕاستەوخۆ و هەمیشەیی لەگەڵ وەزارەتی نەوت و لابردنی پەیمانکاران بوون. ئەوان لەسەر باقی داخوازیەکانیان وەک کورتکردنەوەی دەستی حراست و کۆتای هێنان بە کەشی ئەمنیەتی، ئازادی کرێکارانی دەست بەسەرکرا و زیندانیانی سیاسی پێداگریان کرد. بێجگە لە کرێکارانی یەکگرتووی نەوت، گاز و پێترۆشیمی کە پێشڕەوی خەباتی کرێکاری بوون لە قۆناغە زەمەنیە جۆرا و جۆرەکاندا، تەولیدگەران لە پیشەسازیەکانی وەک زەوبی ئاهەنی سپێهری شەرق، کرێکارانی کارخانەی پرۆفیل و کرێکارانی شیرکەتی ئێخەوان، خوازیاری دابینبوونی ئەمنیەتی پیشەیی و یان بەکردەوە دەرهاتنی یاسای پیشەی سەختی کار و زیان ئاوەر لە ناوەندەکانی کار بوون. لە 15 ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک لە کرێکارانی شاغڵ لە ڕێگای ئاسنی خۆم، مترۆی ئەهواز، کارخانەی لاستیک سازی خوڕەمەوە، کارخانەی سیمانی ئابادا، شارەداریەکانی خوزستان، شارەداری ئێرانشار، خزمەتگوزاری شارەداری نەیشابوور، مخابراتی گیلان، کۆمەڵگەی بازرگانی ئەروەند، چەمخاڵا، پیشەسازی بەستەبەندی داروگەری ڕەشت و سیمبانانی بەرقی تارانیش بۆ دەستەبەربوونی داخوازیە جۆرا و جۆرەکانیان مانگرتن و ناڕزایەتیان بەڕێوە بردووە. کرێکارانی بەناو ناڕەسمی وەک بەشێک لە جەمعیەتی ناڕازی و شۆڕەشگر لە هەمان 26 مانگی خەرمانانی 1401ەوە لە ئاخێزێکدا کە بوو بەهۆی ئەم شۆڕشەی ئێستا بەشدار بوون. ڕێکخراوە کرێکاریەکانیش وەک حەوتەپا، سندیکای واحد، شۆرای سازماندەهی کرێکارانی پەیمانی نەوت و شۆرای هەواهەنگی و هاوپشتی کرێکارانی ڕەسمی پیشەسازی نەوت، خانەنشینان و شاغڵین و بەشێک لە کرێکارانی بەشەکانی تر سەبارەت بە وەحشیگەری بەرپرسانی دەوڵەتی لە بەرەنگاربوونەوە لەگەڵ شۆڕژگەران کاردانەوەیان نیشانداوە و پشتیوانیان لە داخوازیەکانیان کردووە. شەڕی چینایەتی کرێکاران
ڕێکخرا و لەسەر کار لەگەڵ ڕژیم لەسەر داخوازیەکانیان لە ناخی ئەم شۆڕشەی ئێستادا ڕەواڵەتێکی چینایەتی تری بەخۆیەوە گرتووە. یەکێک لە گرفتە بنەڕەتیەکان کەم داهاتبوونی کرێکاران نەبوونی ئەمنیەتی پیشەیی پرژوبڵاوی لە ئاستی سەرتاسەریدا و ناکافیبوونی وشیاری چینایەتی لە بەدەنەی چینی کرێکاردایە. پێویستە بۆ لابردنی کۆسب و بربەستەکان بە شێوەیەکی وشیارانە، سەبورانە و بە تەدبیرەوە هەڵ بدرێت. پەیوەستبوونی چینی کرێکار بە شۆڕشی ئێستاوە نەک تەنیا ڕووخانی کۆماری سرمایەداری ستەمکاری ئیسلامی یەکسرە دەکاتەوە، بەڵکو ڕێگای دامەزراندنی نظامی دوای ئەویش بە قازاندی ژنان و پیاوانی نەعمەت ئافەرین دیاری دەکات.